سێشت هەیە کاتی خۆتی پێ بە فێڕۆ مەدە و هەرگیز خۆتی پێسەرقاڵ مەکە، چونکە هیچ سوودێکی لێ نابینی. جاوەرە با پێت بڵێم دوایی مەڵێ نەمزانیوە. یەکەمیان خۆت بە ڕابردووەوە سەرقاڵ مەکە و هەر مەڵێ خۆزگە ئاوام نەکردایە و ئاوا نەبوایە و حاڵم وە حیسابم وە. تەنها ئەوەندە بیر لە ڕابردووت بکەوە کە دەرس و پەندی لێ وەربگریت. چێژ لە ژیانی ئێستاد وەربگرە و بەرنامە و پلانت هەبێ بۆ داهاتوت، بۆ ژیانی خۆت، بۆ سەرکەوتنت، تام و چێش لە ژیانی ئێستاد وەربگرە. خاڵی دووەم، خۆت بە خەڵکی بەراورد مەکە، چونکە هەموو کەسێک تایبەتمەندی خۆی هەیە. بەو شێوازەی کە خوای پەروەردگار دروستی کردویت خۆت قبول بێت. هەمیشە هەوڵ بدە پەرە بە تواناکانت بدە، بەرنامە و پلانت هەبێ بۆ سەرکەوتنەکانت، بۆ ئەوەی لە ژیاندا سەرکەوتوو بیت و هەمیشە ئەوەی کە خوای پەروەردگار پێداوی لە بەرامبەریدا سوپاسگوزار بە. خاڵی سێیەم، هەرگیز خەیاڵی ئەوە مەکە بڵێ دەبێ هەموو خەڵکم لێ ڕازی بێت، چونکە هەموو خەڵک تەنانەت لە پێغەمبەرانیش ڕازی نەبووە. لە جیاتی ئەوە هەوڵ بدە خوای پەروەردگارت لێ ڕازی بێت، دڵنیا بە خوای پەروەردگار هەموو شتێکت بۆ ئاسان دەکات.